وەکو مامۆستایان ناڕازی ئەوە 3 ساڵی تەواوە لەسەر شەقامین بۆ داواکردنی مافەڕەوەکانی خۆمان، بەڵام دیارە ئەمە وەکو سیستەم وەکو حکومەت وەکو دەسڵات هیچ بێباکن لەو داواکاریانە و قەنەعەتم وایە بیر و باوەڕی خۆیان واتانێ ئەمانە هێزی عسکەرتاری بەکاردێرن، باوەڕیان بە قەڵەم نییە، باوەڕیان بە ڕۆشنبیر و خوێندن نییە. ئەگینا باوەڕیان هەبوایە لە باتیەوەی مامۆستایەک بەرشەق بدرێت، زانست لە وڵاتە بەرشەق دراوە، کەرامەتی ئینسان بەرشەق دراوە، مرۆڤایەتی بەرشەق دراوە، ئەبوایە داوای لێبوردنی بکردایە سەرۆکی حکومەت بەداخەوە، نەک وەکەوەیکەوە وەکو بەڵتەجیەک تەعامل لە تەکێما بکە. من وەکو باوکی خوێنکار ئەمڕۆ لەسەر جادەم لە قەزای کەلار هیچ داوایەک من نەماوە لە حکومەتی هەرێمی کوردستان و لە حکومەتی بەغا، بەس ئەوە داواکام لە خوای گەورە لە ناویان باتوو بەستری هیچی تر. بەڵێ ئێمە بەڕاستی هەر تەنانەتەوەی ئەو بەڵێنانەی کە دایبیوان على ئەساس عەبادی موچانێرە هەر لەو کاتەوە بە خەڵکمانەوت خەڵک ئەتان خەڵەتێنن، هیچ ڕاستیەکی تیان نییە، چونکە تۆ بێ یا بەپێی دەستور و بەبێ یاسا ڕێککەوتی لەگەڵ عێراق و بودجە ئەنێری، یا هەموو بەڵێنێکی تر هەمووی خەڵەتاندنە. بۆ مەسلەی ئەوەی ئەو جۆرە قسانە و ئەو جۆرە هەڵوێستانە کە ئەم دەسەڵاتە نوێنێ بەرامبەر خەڵک، ئێمە ئەوە بە دەسەڵات ڕاگەیەنین، ئەوە ئەم خەڵکە نییە، ئەم مامۆستا و فەرمانبەرانە نییە چەقۆ هەڵگر و چەقۆ کێش و شەقوەشێنن.